ئەبوو دەردا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردی بەربرا لەگەڵ سەلمانی فارسیە. ڕۆژێکان سەلمانی فارسیە چێ بۆ ماڵی ئەبوو دەردا سێنم برایەتیەکە. سەلمانی فارسی خێزانی ئەبوو دەردا ئەبینێ کەسێک عادافەتێکی متەبەذلە، جلێکی پیس ناشرین عەرەقاوی چڵکن لە بەریایەتی دەستی بە خۆیانێنا و هیچ مکیاجێکی نەکردووە. مالی ئەڕاکی متەبەذلە. ئێمە وازانی مستەمەعی ئیسلامی وا بووە پیا و دەرگای داخە و باو پیاوانم بینێ نیقابەکەم بەرێ. سەلمان خێزانی ئەبوو دەردا ئەبینێ فێن بۆ ئەبینم ڕەجاڵیت ئەویشە فەرمێ براکە و بیشی بەتنیا نییە. ئەبوو دەردا یعنی ئیشی بە من نییە وەرحاسب بۆچی خۆم جانکە. ئەبوو دەردا خۆیەگرێ سەلمان خۆیەگرێ تاوەکو ئەبوو دەردا یەتەوە لە ئیش کەیتەوە نانی بۆ دانێ پێڵێ لە سەلمان تۆ بخۆم بە ڕۆژوو لێ ناخۆم تا خۆیت. سەلمان بە ڕۆژ بە ڕۆژووە بە شەوی شەو نوێژەکە. ئەفۆن سەلمان خۆیەگرێ تاوەکو ئەبوو دەردایەتەوە. ئەبوو دەردا بە شەو شەو نوێژە کات و بە ڕۆژش بە ڕۆژوە لەبەرەو خاوەنمان نانەکە بۆ سەلمان دانێ فەرمێ تۆ بخۆ من بە ڕۆژم. ئەیش پێ فەرمێ ناخۆم تا نەخۆیت یاڵا ڕۆژەکە بشکێن. هەیلەوە بینیمانە میوان ڕۆژوو بە ڕۆژەکەی پێشکێت و خاوەن ماڵ پێشکێنێ سعکس بۆتەوە شەویەت ئەبوو دەردا خۆی گرتووە ئەو بخەوێت و ئەمە سێ شەو نوێژکە هەڵەسێ بەدزیەوە شەو نوێژکە. سەلمان ئاگای لێیەتی ئەڵێ نەم بخەوە خەوێت نیوە شەو هەڵە سێ شەو نوێژکە. سەلمان بۆ مراقەبەی چووە ئەڵێ نەم بخەوە نەیخەوێنێتەوە. پێش نوێژی بەیانی هەڵەسێڵێ ئێستا هەستە هەڵەسنە هەردووکیان خەیگی شەو نوێژە بن. دوایی قسەیەکی زۆر عەجیبی پێ ئەفەرمێ براکەم ئینە لنەفسیکە عەلەیکە حەقا. براکەم نەفسی خۆت هەم مافی لەسەرتە وەلیڕەبیکە عەلەیکە حەقا خواکەت وەکو پەرستش مافی لەسەرتە وەلیضەیفیکە عەلەیکە حەقا میوانەکەت مافی لەسەرتە وإن لأهلك عليك حقا خێزانت مافی لەسەرتە فأعطي كل ذي حق حقا هەر یەک و مافی خۆی بەرێ. کێشم دروستە بێ ئەبوو دەردا لە ئێمە بۆ قیامەت دروست نەبووین بۆ عیبادەت دروست نەبووین بۆ خوا دروست نەبووین باچین وەلای پێغەمبەری خوا ئەچین بەردەم پێغەمبەری خوا قسەکێک بۆ چێرنا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ چی باش ناڵێ بەخوا ئەبوو دەردا تۆ بەشێکی حەقەکە و لایە کە زۆر عیبادەتەکەیت و سەلمان تۆش ئەو نەزەختی لێ مەکە و با ئەویش ڕۆژەکانی بمێنێ و شەو نوێژی منە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی کە سەلمان فەرمێتی بەنەس إن لنفسك عليك حقا ولربك عليك حقا ولضيفك عليك حقا وإن لأهلك عليك حقا فأعطي كل ذي حق حقه فما صدق سلمان يعني الريك أمن الصعب بحديث حج زادو كم يكيلنا كبيغمبر إخوان نسبيك نادا بو نسبيه بو بياليتوا فما صدق سلمان راستي كت أما بو بياو إبو أفرت صداقتك تيشي بو زيادك راست كوام حقانا حقي شي الدعوة لأخيرا بيج مرد اللارة بيتوا جاب من على كان لي بخواني كما تشكم بني زور دعوة لي بردنكم حق منها يعني بخوام داكي كيسو خراب بيها بخوانا برشونا داروي خوم ولا براك راكي خوم يتم بيها ونكت من على كان يزود لي برنابه شكوني خزمتكار وكاركر بخيوي كردون زداي كان نبيني واني لبردمي داينو لبردمي روزو لبردمي مكتب وما مصايا زو أطفيا بو أم ناجوله
کەسێ بۆ کو چێشخانانی بۆ حاضر کردوین و گۆڕیوینی و نردوین و تا لاخیر ئاستەکەی دەست لە بنی هەمانەکەەوە دەرچوو حەقی هیچ نەیاوە بەرەخوایە کە چیتەوە بەڵام لە تێشەکە شتا هیچ نییە بەقەدەر جانتای مناڵەکان کە ڕۆژانە و پێچایەوە بۆ قەبرەکەوی چ پێ نییە دەی بە ئەم لە دەرەسە شانی خۆمان تۆزێ سووک بکەین خی گەورە هاوکارمان بێ بتوانین ئینشاءڵڵا بە شێوەیەک ئەم ئیشە ڕێخینەوە کە پێش هەموو کەسێک مافی خوا دوای مافی خۆ دوای مافی خێزان هەموو خاکان حەقی خۆیان بینێ